لە هەولێر بە هزاران گەنج ڕویان لە پێشانگای نێودەوڵەتی ڕوانگە فڕاستیان کرد بۆ دۆزینەوەی کارێک لەو 100 کۆمپانیا و ڕێکخراوانەی کە ئامادەبوون و بڕیاریان داوە کەوا تەنها 1000 کەس وەردەگرن بۆ کارکردن لەگەڵیان. نزیکەی 100 کۆمپانیا و ڕێکخراو بەشداریان کردووە و هەروە لەسەر ئاستی گیان 13 وڵات بەشداری کردووە لەم پێشانگایە. نزیکەی 1000 هەلیکار لە ماوەی ئەم دوو ڕۆژەوە نمایش دەکرێتن و لە هەمان کاتیشدا بەس دوێنێکە لە یەکەمی ڕۆژی پێشانگاکە 9000 کەس هاتووە CV هێناوە بۆ تەقدیمکردن و ئەوەی کە بە تەقریبی کە وەرگیراوە هەر کەسێک نزیکەی لە نێوان 10 تا 15 CV پێشکەشی کۆمپانیاکان کردووە و ئەمڕۆکەش چاوەڕوانیەوە دەکرێتن زیاتر هەلیکار نمایش بکرێن کۆمپانیا و ڕێکخراوەکانەوە وارووا ڕێژەی ئامادەبوونی زیاتر بێتن. ستافێکی قوتابخانەی ئەمریکی لە هەولێر بەشداریان لە پێشانگاکەدا کردووە و دەڵێن بە دوای کەسانی پسپۆردا دەگەڕێن بۆ قوتابخانەکەیان. ئێمە لە قوتابخانەی ئەمریکیەوە هاتوین ئەدڤێرتایز دەکەین بۆ قوتابخانەکەی خۆمان و هەروەها وەک سپۆنسەر لێرەین کە ستاف وەردەگرین. پێویستمان بە مامۆستا و هەروەها پێویستمان بە کەسانی لێ هاتووە کە لە بواری ئیدارە ئیش بکەن بۆ ئەوەی پەرە بدەین بە قوتابخانەکەمان زیاتر و هەروەها قوتابخانەکەمان زۆر لامان گرنگە. پێویست ئەو کەسانی کە لەو شوێنە ئیش دەکەن هەمویان کەسانی لێ هاتوو بن و ئینگلیزیەکی زۆر باش بزانن بۆ پەرەپێدانی قوتابیەکانمان بۆ نوێیەکی بۆ پێگەیاندنی نوێیەکی پێشکەوتوتر. ئەو کۆمپانیا و ڕێکخراوانەی کەوا بەشداریان کردووە لە هەموو بوارێک پێکهاتون و ئەوانەشی کە CV پێشکەش دەکەن مەرج نییە هاوڵاتی هەرێمی کوردستان بێت. خەڵکی عێراق و وڵاتانی دەوروبەر و بیانیش CV پێشکەش دەکەن بۆ وەرگرتن. بەداخەوەکو خۆم یعنی ئەندازیایی نەوتم تاوا کردەوە بەس هیچ کۆمپانیایەکی نەوت نبینی لێرە هەرێک دوو بەنجخانەیە لێ پێویستیان بە فرۆشی یارومەندوو بە بەداخەوە بۆ ئێمە بەس هیوادارم بەردەوام یعنی ئەو کۆمپانیا ئەو کۆنفرانسانە بکرێنەوە بەڕاستی دەرفەتێکی گەورەیە بۆ هەموو کەسانێک کە بە دوو ئیشە ئاگەڕن ئەگەرچی وەکو هەر کەسێک کە تازە تەخەڕۆژی کرد بێ کە ئەکسپێرینسی زۆر لاوازە ئیشکەوتنی کەمێ بە زەحمەتە بەڵام هیوادارم کۆمپانیەکانی زیاتر یعنی دەرفەت بڕەخسێن بۆ گەنجەکان. ئەندامێکی خۆبەخشی دەستگای ڕوانگەش دەڵێت 90,000 CV هاتوون ئەمەش لە کاتێکدایە کەوا تەنها 1000 هەلیکار بەردەستن بۆ ئەوانەی کەوا CV پێشکەش دەکەن. ڕێژەیە دەرچوونێ ساڵێن پار و ئیساڵ geleke berze û heleyên kar jî tenha 1000 derfetê kar hene ew 1000 kes bêhtir ji 9000 CV teqdîm kiriye ew 9000 wê kî bibe û kî nabe. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.